هیوی شاراوەی هێرشە موشتێشیەکانی سەر هەرێمی کوردستان چین کێن ئەوانەی دەیانەوێت ئاسایشی هەرێمی کوردستان بشێوێنن؟ ئایا ئەم هێرشانە مەرامی استراتیژی دەپێکن یاخود پەیامی سیاسین بۆ هەرێمی کوردستان؟ بۆچی ئەم هێرشە ناڕەوایانە دەکرێتە سەر ئاسایشی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان؟ ئەمانە تەوەری استراتیژی ئەم شەومانن لەگەڵ بەڕێز دکتۆر هێمن سەیدی کە لە لەندەنەوە بەڕێگای سکایپ لەگەڵمانە تاوتویان دەکەین. بەڕێز دکتۆر هێمن، ئەم کاتتان باش، سوپاس بۆ ئەم دەرفەتە. بەردەوەی بچمە ناو پرسیارەکانم دەمەوێت پێم بڵێ خوێندنەوەی ئێوە بۆ ئەو هێرشە ناڕەوایانەی کە کراوەتە سەر ئاسایشی هەرێمی کوردستان چی؟ زۆر سپاس. منی سڵام هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی کوردستان 24. هەروە دەزانن ئەوە یەکەم هێرش نییە. چەند ساڵ لەمەوبەر ئێران هێرشێکی لەو شێوەیە کرد، بەڵام بۆ بنکەیەکی حیزبێکی ئۆپۆزیسیۆنی خۆی، حیزبی دموکراتی کوردستان. ئێستا دەکرێت احتمالی وێ هەیە کە ئەمەش کۆتا هێرشش نەبێت. من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران هەم مەبەستێکی تاکتیکی لە پشتە پەیامێک بنێرێت بۆ وڵاتانی دراوسێ، بەتایبەت بۆ ئیسرائیل، و هەم ئەوەی کە وەکو استراتیژیەکی درێژخایەن پێی خۆشە کە هەرێمی کوردستان بکاتە ناوچەیەک دەسەڵاتی خۆی، یا لاوازی بکە، یا گەماروی بدا، یا بیکاتە شوێنێکی نائەمن کە سەخەمگیری سیاسی تیان نەبێت، بەتایبەتی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت حیزبی دموکراتی پارتی دموکراتی کوردستان خەریکە دەچێتە ناو هاوپەیمانیەکی سیاسی لە پارلمانی بەغدا کە کاران پێی خۆش نییە. باشە، ینی ئەو هێرشانەی کە کرا سەر هەرێمی کوردستان زیاتر پەیامن بۆ هەرێمی کوردستان دەینێرێت لە ڕێگای تۆقاندنەوە، لە ڕێگای هێرزی موشەچیەوە. مەبەستێکی سەرەکی هەیە، ئەوەی کە لە درێژخایەندا هەرێمی کوردستان لاواز و لاوازتر بکرێت، ئەگەر بکرێت گەمارۆ بدرێت، ئەگەر بکرێت تەواو بە شوێنێکی نائەمن بناسرێت. لە پەناوێش هەم مەبەستی هەیە پەیغام بنێرێت بۆ بەغدا کە ئەمن پێم خۆشنیە و هاوپەیمانیە کە لە پێکاتی لە موقتەدا سەدر و سوننە و کورد بێتدا بمەزرێت. وە پێم وابێ دەیهەوێت پەیامێکی بنێرێت بۆ هەندێک وڵاتی کەندا و کە ئەوەش بە حیساب بنکەی موسادی لێ یا پەیوەندی لەگەڵ ئیسرائیل هەیە. بۆ خۆتان دەزانن یەکەم تاوانێک کە خستویان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاستیش نییە، یالانێکم حکوومەت قبوڵی نەکردو، ئەوەیە کە گۆیە بنکەی موساد یا ئیسرائیل لەوێ هەیە. ئەو شتێک کە وەکو گومان لەسەر کوردستان هەیە بە ئاشکرا و بە عەلەنی لە قەتەر بوون، لە قەتەر نا، لە ئیمارات و لە بەحرین و لە جمهوری ئازەربایجان و لە تورکیە هەیە. پێم وابێ بەم شێوەیە کۆماری ئیسلامی دەیهەوێت تێستێک بکات، دەیهەوێت شەرایط هەڵبسەنگێنێت و پەیغامێک بنێرێت بۆ ئەم وڵاتانەی دراوسێ. لە پەیامەکانی خۆشیان باس لەوە دەکەن پاساوی ئەم هێرشانە ئەوەیە کە هەندێک بنکەی مۆساد یاخود ئیسرائیلەکان لە هەرێمی کوردستان هەیە کە هیچ بەڵگەیەک لەبەردەست دانیە بۆ ئەم شتانە. ئایا پێ دوایە دوای بڵاوکردنەوەی ئەو هەواڵە بەتایبەتی لە ڕۆژنامەکان لە ئێران و لە تەلەڤیزۆنەکان لەوێ خەڵک باوەڕ بەوە دەکات کە شتی وا هەبێ لە هەرێمی کوردستان؟ لە دوو ڕۆژی ڕابردوودا ئەم خەبەرە لە ناو بیرۆی گشتی ئێراندا بۆتە هەوێنی گاڵتە پێکردن بە کۆماری ئیسلامی. بۆ مانایەکە یەکەم پرسیارەوەیە زیاتر لە یەک ساڵە کۆماری ئیسلامی دەڵێت کە لە فڵانە شوێن بنکەی موسادی لێیە. ئەگەر گریمان قسەکەشی ڕاست بێت، کاتێک بنکەیەکی سیخۆری بناسرێت و دوژمن لێ ئاگادار بێت، ئیترە و بنکەی سیخۆری نییە، دەبێت کۆی کەنەوە. واتە لانی کەم حتا ئاگادار بنێ ئەم شوێنێکی هێرش کراوەتە سەری بنکەیەکی سەر بە موساد بووە، لانی کەم لە یەک ساڵی ڕابردوودا نەبووە، چون هەر بۆ دەلیلە سادەیە، چون کۆماری ئیسلامی پێی زانیوە. کەواتە ئەوە بەجددی وەرناژیرێ، بەڵکو زیاتر بۆتە هەوێنی گاڵتە پێکردن بە کۆماری ئیسلامی. خۆتان دەزانن ینی لە تۆڵە سندنەوەی یان بە ناوی پاساوی یان تۆڵە سندنەوەی تەنانەت قاسم سلێمانی چەند ساڵێک بەر لە ئێستا هێرش کرایە سەر هەندێک شوێنی هەرێمی کوردستان کە دوور بوو لەو جێگایە هیچ ئامانجێک بپێچێ. خۆ ئەگەر مەبەستیان تۆڵە سندنەوە بێ، ئەوە لە لەبنان زۆر شوێن هەیە بەرامبەر ئەمریکایەکان کە بتوانن تۆڵە بسێنەوە، یان لە زۆر شوێنی تر کە ئێرانیەکان نفوسێکی زۆر بەهێزتریان هەیە، بەڵام بۆ هەرێمی کوردستان بۆ لە شوێنەکانی تر ئەوە ناکەن، بۆ لە ڕێگای حزبڵڵاوە لە لەبنان واناکە، بۆ لە وڵاتانی تر کە وەکیلەکانی ئێران کە باڵا دەستن ئەم شتە ناکەن، بۆ لە هەرێمی کوردستان بۆ دەوێت ئاسایشی ئێرە تێک بدەن. من بە ناوی ئەو وڵاتانی کە زیادتر ناوی ئاماژە پێکرد وڵاتی سووریا ئیزافە دەکەم. ئێران لە سووریا هێزی هەیە کە دراوسەی ئیسرائیلە، و لە هەتا ساڵی 2020 ئیسرائیل زیاتر لە 200 جار هێرشی کردوتە سەر بنکەکانی
ئێران و هاوپەیمانانی ئێران لە سووریا ئەو ڕقەمە هەتا ئێستا پێم وابێ نزیک بۆتەوە لە 300 جاریش، بەڵام ئێران نەیتوانیوە ڕاستەخۆ هیچ هێرشێک بکاتە سەر سووریا و هەرو جورێکەوە ئیشارەتان بکرد بە ئاشکرا لە بەحرین ڕاگەاندراوە کە موساد ئۆفیسی هەیە لە ئیمارات، ئیسرائیل و موساد شارۆچکەیەکی نیزامی و سەربازیان هەیە لەسەر زەوی و لە ژێر زەوی، بەڵام واوێ دەچێت کۆماری ئیسلامی زیاتر مەبەستێکیشی ئەوەیە کە بیرۆڕای گشتی خەڵکانی ئێران نا، بەڵکو لایەنگرانی کۆماری ئیسلامی قانع بکە بڵێ لە بەرامبەر ئەو هەموو هێرشانێکی کراوەتە سەر منیش محاولەم کردو مەسەن وەڵام بدەمەوە، بەڵام دەزانێت نرخی ئەو وەڵامدانەوەی لە بەحرین و لە ئیمارات و لە کۆماری ئازەربایجان و لە تورکیە یەکجار زۆر لەسەرە، ناوێرە خۆ لەم شوێنانە بدات، ناوێرە لە سووریە یا لە لوبنان ڕاستەوخۆ هێرش بکاتە ئیسرائیل، هاتووە شوێنێکی هەڵبژاردووە کە هەم نرخێکی وای بوتە نەچێت هەمەوەی کە هەندێک لایەنگرانی خۆی ڕازی بکات. باشە جگە لەم پاساوە پێدوانیە یەکێک لە پەیامەکان کە لە ڕێگای ئەم موشەکانەوە دەیانەوێت بۆ هەرێمی کوردستان بنێرن ئەوەیە کە هەرێمی کوردستان خەریکە لولە گازەکان و لولەی نەوتی دەگاتە سەر سنووری تورکیا و لەوێشەوە بەرەو ئەوروپا و ئەو شوێنانەکە ئەمانە لەوانەیە ببێتە جێگرەوەی ئەو گاز و نەوتەی کە ئێران دەیفرۆشێ بە وڵاتانە لە ڕێگای تورکیاوە کە هەرێمی کوردستان لەوانەیە ببێتە جێگرەوە ئەوە هەروەها لە ناوخۆی عێراقیشدا جگە لەو پەیامەی کە پەیوەندی بە پێکەنانی حکوومەتی عێراقە، بەڵام دی و ئابوووریەکەشی هەیە کە گازی هەرێمی کوردستان لەوانەیە بتە جێگرەوەی گازی ئێران لەناو عێراقدا. بەڵێ ئێوە ئیشارەتان بەوە کرد کە ئەو کێشەیە تێکەڵ بە مۆزووی عێراقیش دەبێت، واتە تەنیا و تەنیا حکوومەتی هەرێم نییە، کۆماری ئیسلامی زۆر بەوە تووڕەیە لە 4 ساڵی ڕابردوودا کە هەناردەی نەوتی ئێران یا بە تەواوی گەمارۆ دراوە یا زۆر سنووردار کراوە، عێراق ڕیکۆردی شکاندووە بەردەوام مانگ لەگەڵ مانگ ڕادەی هەناردەی نەوتی خۆی زیاد دەکات کە دەڵێن عێراق مەبەستم گشت عێراقە بە حکوومەتی هەرێم و بە بەغداوە و لە مانگی ڕابردوودا لە مانگی دوودا مانگی فێوریە ئەم ڕیکۆردە گەیشتە 8 میلیارد و 500 میلیۆن دلار داهاتی تاقیە مانگی عێراق و ئەوە ئێران زۆری پێوە تووڕەیە. جا مۆزوعی گازیشی پێزیاد بێت کە ئێستا هەواڵەکان باز لەوە دەکات کە هەرێمی کوردستان خەریکە ئەو پرۆژەی هەیەی بۆ لولەن گازەکانی خەریکە خێراتر دەکات، تەبعەن ئەوە هەر بۆ ئێرانێ زیانێکی زۆر گەورەیە. ئەوەشی پێ زیادکەین کە وڵاتی قەتەریش خەریکە هەناردەی گازی خۆی زیاد دەکات بۆەوەی کە ئەوە پرۆژەیەکی گەورەی جیهانیە تا ئەو جگای بکرێت وابەستەیی وڵاتانی ڕۆژاوایی لە گازی ئێران و رووسیا کەم بێتەوە. بەڵێ لە عێراقدا لە دوای ئازادکردنی عێراق لە 2003 ڕۆژانە ئێرانیەکان باڵادەستترن لە حکمی عێراق بە تایبەتی لە ناوەڕاست و لە باشووری عێراقدا. ئەم هێرشەی کە کرایە سەر هەولێر ناڕەزایەتێکی زۆری لێکەوتەوە، بەڵام پێدەچێت بەشێکیش لە عێراقیەکان خۆشحاڵ بن بەوەی کە لایەنێک هەیە دەتوانێت بەرپرسی هەرێمی کوردستان بداتەوە لە جیاتی ئەوان. ئێوە چۆن سەیری ئەم بابەتە دەکەن؟ ئەوەی کە ئیشارە کرد 2003 بملاوە کۆماری ئیسلامی دەستی باڵایی هەبوو ڕاستە، بە مەرجێک دەبێ ئەوەی پێزیادکەین لە 2019 بملاوە ئەم دەستە باڵایە وەکو پێشوو نەماوە، واتە لە ڕاپەڕینەکانی پاییزی 2019 و دوای ترکە سەرۆک کۆماریان لابردوو مرتەزا ئەلکازمی بووە، موستەفا ئەلکازمی بووە، ئێران هەردێ و هێزەکانی توانایی نفوذ و دەستێوەردانی لە عێراق کەمتر و کەمتر دەبێت. ئەوەتان پێ بڵم ئەگەر بۆ وێنە و هێرشە لە ساڵی 2014 لە سەردەمی نووری مالکی کرابە، احتمالی هەبوو نەتەنیا لە ئاستی میلیشیادا لە ئاستی حەشتی شەعبی یا گروپێکی وەکو کەتایبی حیزب الله، بەڵکو لە ئاستی پارلمان و سەرۆکوەزیرانیشدا پێشوازی لەو هێرشە کرابە. بەڵام ئێستا عێراق خەریکە و دوور دەکەوێتەوە لە تاران. بەغدا ڕێگایەکی گرتووە بەر کە زیاتر ڕووی لە جیهانی وڵاتانی ڕۆژاواییە پەیوەندەکانی لەگەڵ سعودی و لەگەڵ وڵاتانی عەرەبی ئاسایی کردوێتەوە. موقتەدا سەدر کە دەنگی یەکەمی هێناوەتەوە فراکسیۆنەکەی لە لیستەکەی لە پارلماندا بە ئاشکرا باز لە بەرژەوەندی عێراقی دەکات، باز لە بەرژەوەندی شیعی ناکە. بۆیە زۆر ئاساییە کە ئێستا کەسانێک لە بەغدا شادی دەرببڕن لیانلانی کەم لە دڵی خواندا شادی بکەن، بەڵام ئەوەتان پێ بڵێم ئەگەڵ چەند ساڵەمەوە بربا احتمالی هەبوو سەرۆکوەزیران پیرۆزبایی کوشتوە. بەڵێ ئەم هێرشانە کاردانەوەیکی نێودەوڵەتی لێکەوتەوە، شەرمەزاریەکی زۆر
هات بۆ ئەوانەی هێرشەکەیان ئەنجامداوە بەڵام پێت وایە هەر لەم ئاستەدا بمێنێتەوە لە ئاستی ئەوەی کە بەیان نامەیەک فلانە وڵات و فلانە وڵات بەری دەکات کە دژی ئەم هێرشانەیە ناچێتە قاڵبی ئەوەی کە سزای ئەو کەسانە بدرێ ئەو لایەنانە بدرێت کەم هێرشانە دەکەن. یەکەم ئەوە بڵم کە بەڕاستی ڕادەی محکومکردنەکەی یەکجار زۆر بەرفراوان بوو، یعنی لەو یەکێتی ئوروپا ڕابگرێت تا ژاپۆن تا ئێستا نەمان بینی بوو ئاوا بە زۆری تەوای وڵاتانی جیهان یا زۆرینەی وڵاتانی جیهان کردەوەیەکی کۆماری ئیسلامی کە پەیوەندی بە کوردەوە هەیە محکوم بکەن. دووهەم ئەوەی کە ئەو مۆزوعە باعث بوو ڕەنگە ڕاستەوخۆ ئێران سزا نەدرێت بەڵام سرنجی جیهان حساسیەتی جیهان بۆ بەرنامە موشکەکانی ئێران زیاتر ڕاکێشاوە. جاران زیاتر تەرکیز لەسەر بەرنامەی ناوەکی ئێران بوو لەمە بەولاوە دەزانن کە ئێران مەترسێکی گەورەی هەیە بنێوی موشکەکانی و خاڵی سەهم کە پێم وایە دەستکەوتێک دەبێت ئەگەر ئەمریکا ڕاوێژکاری ئەمنیەتی ئەمریکا ئەگەر لەسەر بەڵێنەکەی خۆ بمێنێتەوە احتمالی هەیە ئاسمانی عێراق بە تایبەت ئاسمانی هەرێمی کوردستان بە سیستمی پاتریۆت یا باقی سیستمەکانی دژی موشک بپارێزرێت کە ئەگەر ئەوە بێت و حکوومەتی هەرێم بتوانێت لەسەرەوە مۆزوعی پێداگیری بکات و ئەمریکەکان بۆ قەناعەتە بگەێنێت کەم سیستمە لە هەرێمی کوردستاندا بمەزرێت ئەوە شکستێکی زۆر گەورەیە زۆر زیاتر لە سزادان بۆ کۆماری ئیسلامی دەکرێت بڵێ وەکوەیە کە باڵەکانی مقص لێدن. بەڵێ کاردانەوەی هەرێمی کوردستان دەبێت لە بەرامبەر ئەم هێرشەدا چی بێ بەڕای ئێوە وەکو شرۆڤەکارێکی سیاسی؟ من شلو قسور ساڵت کۆماری ئیسلامی دەناسم یەک ئیستراتیژی هەیە کاتێک لە بەرامبەریدا بێدەنگ بی هێرش دەکات بە هێرشەکانی درێژە دەدات بەرفراوانتریشی دەکات کاتێک لە بەرامبەریدا بۆستەوە پاشەکشە دەکات جاوە شمولی عێراق دەکات هەتا ئیسرائیل هەتا ئەمریکا هەتا سعودی تماشاکەن ئێران چی دەکرد بە دژی سعودی لە ساڵەکانی 2010 تا 2016 کە سعودی هەڵوێستی گر بە دژی ئێران گەیشتە خۆناغی پاشەکشە یا بەنسبەت ئیسرائیل دەیکوت من ئیسرائیل لەسەر کۆرەی زەوی لەسەر گۆی زەوی پاک دەکەمەوە ئێستا خواخوایەکی ئیسرائیل هێرشی نەکاتە سەری یان بەنسبەت ئەو کاتێک کە بیڕای گشتی لە بەسرا لە نەجەف لە کەربەلا بەدژی ئێران هاتنە سەر شەقام من پێم وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان و بیڕای گشتی باشووری کوردستان هەڵوێستیان هەبێت بەنسبەت کۆماری ئیسلامی دەترسێت پاشەکشە دەکات بەڵام ئەگەر بێدەنگە بکەن ئەگەر هەر لە ئاستێکی گلەی و گازەندەدا بمێنێتەوە دەبێت چاوەڕوانی هێرشی زیاتری هەڵوێستەکە بەڕای تۆ دەبێت چۆن بێ ینی کە دەڵێ دەبێت هەڵوێستیان هەبێ بە بڕوای من دەبێت لە چەند لایەنەوە بۆی بچن هەم لەباری حقوقیەوە لە نەتەوەیە گرتوەکان دەبێت شکایەت کردێت دەبێت بیڕای گشتی یا بڵین سەرشەقام خەڵک بێنە سەر شەقام هەروەها دەبێت بزانن کە حکوومەتی هەرێمی کوردستان ئیمکانی وێ هەیە بچێتە ناو هاوپەیمانی نوێی سیاسی ئێستا ئێوە ئاگادارن لە ڕۆژهەڵاتی ناوین هاوپەیمانی تازە دامەزراوە دەبینین کە ئیمارات و بەحرین لەگەڵ ئیسرائیل پەیوەندیان هەیە دەبینین سەرۆکۆماری تورکیا کەسێکە خۆی پێ بە قایمی تەواوی مسلمانەکان دەزانی لە ئەنکارا پێشوازی دەکات لە سەرۆکۆماری ئیسرائیل بۆیە پێم وایە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرەوە مۆزوعەش وەکو کارتێک یاری پێ بکات و بزانێت کە ئەو بژاردەیەشی هەیە بەشێک لە سیاسەتی ئێمە لە هەرێمی کوردستان گرێدراوی سیاسەتی گشتی عراقە وەکوی کە لە ناو عراقدا لەوانەیە ئەمەیان ئەستەم بێ یاخود زۆر کارێکی ئاسان نەبێ و خوازیار لەسەر ئەم شتە نەبێ بەڵام دێمە دیوێچتری بابەتەکەیش ئەوەیە ئەم هێرشە موشەشیانەیە کە دەکرێتە سەر هەرێمی کوردستان پێت وایە کاریگەریان لەسەر دانوستانەکانی ئەمریکا و ئەوروپا لەگەڵ ئێران هەبێ لەسەر پرسی ناوەکی ئێران بەڵام ئیزم بدەن پێشکیوەتان پێ بڵم ئەو مۆزوعی پەیوەندی لەگەڵ ئیسرائیل وردە لە بەغداش هاتووەتە مەطرح بووە کەسێکی وەکو ئەیاد ئەلاوی عەرەبێکی شیعە بە ئاشکرا دەڵێ ئێمە ئاساییە کە وەکو باقی وڵاتان وەکو میسر و ئوردون و بەحرین و مەراکیش و ئیمارات پەیوەندیمان هەبێت واتە مۆزوعێکی زۆر تابوو نییە بەم شێوەیە کە 5 ساڵ لەمەوبەر یا 10 ساڵ لەمەوبەر هەبوو بەنسبەت وەی کە چ تەسیری دەبێت لەسەر وتوێژەکانی وڵاتانی ڕۆژاوایی لەگەڵ ئێران من دەڵێم لە پرسیاری پێشودا عرضم کردن کە ئێستا کۆماری ئیسلامی وای کردووە کە جیهان پێی وابێ مەترسێ موشکەکەی زۆرتر دەبێت خەتەرناکترە هەتاکوونە مەترسی ئەتۆمەکەی ئێران لە بواری چەکی ئەتۆمیەوە تەنانەت ئەگەر چەکێکی ئەتۆمی شێبێ چی پێ دەکات خۆ ناتوانێت بەکاری بێنێت بەڵام دەبینین بەکردەوە موشکەکانی بەکار دێنێت هەروەها
ئێستا ئەرزمکردن هاوپەیمانیەکێک دامەزراوە تەنیا مۆزوع وڵاتانی ڕۆژاوایی نییە دەکرێت بڵین لە سێ ئاستی جیهانیدا و ناوچەییدا و ناوخۆیی کە هەمان ئۆپۆزیسیۆنن کەسانێک گروپهایەک لەگەڵ کۆماری ئیسلامی یا لە بەرامبەر کۆماری ئیسلامیدا وەستاونێتەوە من پێم وایە تەئسیری دەبێت و لەمە بەولاوە بیوڕای گشتی جیهان وڵاتانی ڕۆژاوایی ئەمریکا ئیسرائیل سعودی زیاتر تەرکیزیان لەسەر بەرنامە موشکەکانی کۆماری ئیسلامی دەبێت لەم ئاڵۆزەی کە جیهانی گرتووەتەوە بە تایبەتی لەسەر پرسی شەڕی رووسیا و داگیرکردنی ئۆکرانیا و ئەم گرفتەی لە نێوان رووسیا و ناتۆ و ئەمریکا هەیە ئێران ئەمە بە دەرفەت بزانێ بیقۆزێتەوە بۆ ئەوەی کارەکانی خۆی ئەنجام بدە یاخود دەیەوێ هەر وەکو لە سەرەتای بەرنامەکەش باسم کرد هیچ پەیوەندی بەم شتانەوە نیە ئەم هێرشانەوە تەنها پێکانی مەرامەی تایبەتی خۆیەتی پێشەکەی وە بڵم ئەو شەڕی رووسیا و ئوکراین تەنانەت لە ڕوانگەی خودی پوتینیشەوە ئەو جوورەی کە پلانی بۆ داڕۆژرابوو نەچووتە پێش کەواتە خودی رووسیا نەیتوانی و مەبەستەکانی خۆی تا ئێستا بپێکێ چدا بەوەی کە لەو نێوەلا کۆماری ئیسلامی بی هەوێ لەو هەلومەرجە کەڵک وەرگێت بەڵام ئەوەشمان لەبیر بێت کە خامنەیی وەلیفەقی ئێران ڕایگەیاندۆ کە ئەم شەڕە مەبەستی شەڕی رووسیا و ئوکراین دەستپێکی کۆناغێکی نوێیە لە مێژوودا کە دەبێت بە سیاسەتەکانی خۆمان و هاوپەیمانەکانی خۆماندا بچینەوە واتە ئێران پێی خۆشە زیاتر لە ڕابردوو لە رووسیا و لە چین نزیک بێتەوە بەڵام باسەکە لەسەرەوەیە کە داخوا وەری دەگرن یا وەری ناگرن دووهەم ئەوەی کە ئێران مەجای وی نیە پرۆژەی ئاوا گەورە بەڕێوەبرێت کێشەی ناوخۆیی هەیە من بە نیسبەت ئەو هێرشێکی کراسەر هەولێر دەمهەوێ ئیشارە بەوە بکەم یەک ئەوەی کە سەرۆکی کۆمیسیۆنی ئاسایشی نەتەوەیی پارلمانی ئێران ئاگاداری ئەو هێرشەنێت خاڵی دووهەم ئەوەی کە عەلی خامنەیی هەتا ئێستا لەسەر ئەو مۆزوعە بێدەنگی گرتووەتە بەر زاران هەر هێرشێکی لەو چەشنەکرابە خامنەی داهاتە سەرخەت و پشتیوانی دەکرد من پێم وایە تەنانەت لەسەروەی کە ئەوی هێرشە بکەنیانەکەن سوپای پاسداران لەگەڵ باقی ناوەندەکانی بڕیاردانی تاران نەیتوانیەوە یەکدەنگێت ئێران کێشەی زۆر قوڵی ئابووری هەیە ئێران کێشەی زۆر قوڵی سیاسی هەیە ئێران لەلایەن ئیسرائیلەوە خەریکە گەمارو دەبێت بۆیە احتمالی وەی کە بیهەوێت لەو شەڕی نێوان ئوکراین و رووسیا کەڵک وەرگێت و بێت مەسەلەوی شەڕێک هەڵبایسێنێ بە بڕوای من احتمالەکەی لاوازە هەرچەند شاید کۆماری ئیسلامی لە سەرەتادا حسابی لەسەرەوە کردبێت بەڵام هەر ئەو جوورەی ئەرزمکردن تەنانەت پرۆژە گەورەکە کە هی پوتینە بە چاکی نەچۆتە پێش چ ئەبەوەی کە ئێران بیهێوی لەو نێوەدا پرۆژەیەک بخۆی بەڕێوە بێت پێمە تۆ یەکێکی لەو کەسە دەگمەنانەی کە زۆر ئاگاداری سیاسەتی ناوخۆی ئێرانی لە قسەکانیشدا وا دەردەکەوێت کەوە کۆدەنجێک لە ناو تەنانەت بڕیار بەدەستانی سیاسیش لە ئێراندا نییە بۆ ئەم هێرشانە کە ئەمە وابێت پێویستە چاوەڕوانی چی بکەین لە ڕۆژانی داهاتوودا ڕۆژانی داهاتوو نازانم بەڵام ئەوە دەزانم کە لە کۆماری ئیسلامی هەلومەرجێکی زۆر ناخۆش تێدەپەڕێنێت ئاستی قەیران ئابوورەکەی گەیشتۆتە لوتکە کۆماری ئیسلامی ئەو چاوەڕوانانەی کە لە هەڵبژاردننی مانگی شەشدا پیان وابوو داخوا بەدەستی دێنن نانتوانی بۆ ئامانجانە بگەن لەو وتوێژانەی کە تیمی تازەیان لە ڤێن خەریکە لەگەڵ وڵاتانی ڕۆژاوایەکە پیان وابوو دەستیان زۆر پڕە بە هیچ کاندۆمە بەستەکانیان نەگەیشتن ئەوەی کە پیان وابوو ڕێککەوتنێکی 25 ساڵەیان لەگەڵ چین واژۆ کردووە ئەو ڕێککەوتنە بەکردەوەی هیچ نەبوو چین حاضر نەبوو پارە بێنێتە نێو بازاری ئێران لە بەرامبەردا خەریکە لەگەڵ عەرەبستانی سعودی و لەگەڵ ئیمارات هاوپەیمانیدا دەمەزرێنێت بە دژی ئێران من پێ وایە کۆماری ئیسلامی لە چەند ئاستی ناوخۆ و ناوچە و جیهاندا تووشی کێشەی زۆر پوڵە لە ئاستی ناوخۆدا دەبینین ناڕزایەتی خەڵک هەیە هەم لە بواری سیاسیەوە هەم لە بواری ئابوورەوە لە ئاستی ناوچەدا دەبینین خەونی هیلالی شیعی کۆماری ئیسلامی وەدی نەهات لە رووسیا تەنانەت لە سووریا رووسیا جێی ئێرانی گرتوۆتەوە لە ئاستی جیهانیشدا ئەو چاوەڕوانەی کە پێیان وابوو هەر ئەوەی کە بڵێن لە تاران کەسێکی چونتر لەسەر و کۆماری پێشوو بەنێوی ئیبراهیم ڕئیسی بۆتە سەر و کۆمار خێرا وڵاتانی ڕۆژئاوایی دێن هەموو ئیمتیازاتەکان و هەموو خاڵەکانی مەبەستی ئێران لە اختیاری ئێران دێنن دیکان ئەوە وەدی نەهاتووە کۆماری ئیسلامی لە هەرچی ئاستی ناوخۆ و ناوچە و جیهاندا لە قەیراندایە بەڵێ بێمەوە سەر بابەتەکە لە وەکو پرسیارانی لە سەرەتا کردم خۆ داگاداری پاساوی ئەم هێرشانە چی بوو کە گوایە چەند پێگەیەکی سیخوڕی وڵاتانی دیکەیان لە هەرێمی کوردستان پێکاوە بەڵام لەم شوێنێکە من قسە لەگەڵ دەکەم کراوەتە ئامانج بۆ ئەم هێرشانە یعنی
خەڵک لە ئێران دەزانێ ئەوەی کە کراوەتە ئامانج هیچ پەیوەندی بە بنکەی سیخڕووی وڵاتانی تر نەبووە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ من لە پرسیار پێشودا عرضم کردن کە بیرڕای گشتی ئێران ئەو ئیدعای کۆماری ئیسلامی قبول نەکرد بەڵکو گاڵتەیان پێکرد هەروە کاتەش کە باز لەوە دەکرا کە بنکەی سیخۆری هەیە خەڵکانی دەیان لێوە لە ئیماراتی شێرە ئێوە بیرتان دێنمەوە مانگێک لەمەوبەر لە کۆنفرانسی نێونەتەوەی مونیخ یا مونشێن کە هەموو ساڵی لە ئەڵمان بەڕێوە دەچێت یاریدەدەری وەزیری دەرەوەی بەحرین ڕایگەیان موساد لە بەحرین ئۆفیسی هەیە ئۆفیس واتە حزوری ڕسمی و ئاشکرا و فەرمی جا حزورە ئاشکراکی لە حوجێ خۆی بمێنێ وڵاتی قەتەر کە بەڕواڵەت هەستا پەیوەندیدانە مەزراندووە بەڵام هاوکاری لەگەڵ ئیسرائیل هەیە لە ئیمارات شارۆچکەیەکیان دامەزراند و ئیمارات و ئیسرائیل بیڕای گشتی دەپرسن بۆ دەسی لە شوێنێک دەدەی کە وێنەکانی نیشان دەدا بینایەکی زۆر زەق و بەرچاو بۆ ناتوانێت بنکەیەکی جاسوسی بێت من پێم وایە کۆماری ئیسلامی نەیتوانی ئەو ئیدعای خۆی بسەلمێنێت و بیڕای گشتیش قبوڵی نەکرد بەڵام دیسانە بۆ زیاد بڵام و بەمانای خۆشببینی نییە ئەگەر حکوومەتی هەرێم و دەوڵەتی بەغدا هەڵوێستی توندیان نەبێ لە چەند لایەنی جیاوازەوە لە ئاستی حقوقیەوە لە ئاستی نەتەوەی کشتەکانەوە لە ئاستی هاوپەیمانی ناوچەیەوە سیگناڵی زۆر تون پەیامی تون بۆ کۆماری ئیسلامی نەنێرن احتمالی هەیە کە کۆماری ئیسلامی جارەکانی دیکەش نەتوانێت هێرش بکاتە ئیمارات و بەحرین و تورکیە و ئازەربایجان احتمالی هەیە هێرشەکەی بۆ هەرێمی کوردستان دووبارە کاتەوە. دکتۆر هێمن سەیدی زۆر سپاس کە لە لەندەنەوە بە ڕێگای سکایپ لەگەڵم بووی سپاس بۆ سەرنج و تێبینیەکانیشت. سپاس بۆیەوەش. زۆر سپاس کە بینەرمان بوون کوردستان هەر ئاوەدان و خۆش گوزەرانیش بۆ هەموو لایەک.